بۆ بینینی بابەتی لەم شێوازە تکا دەکەم لایک ئەو ڤیدیۆ لە بیر نەکەی سەبسکرایبی چەنەڵەکەشم بکە. هەوادارانی فیلمە ترسناکەکان لە 2021 دەبێت دڵخۆش بن چونکە کۆمەڵە فیلمێکی نایابی تۆقێنەر نمایش دەکرێ و بڵاو دەکرێنەوە. ترسناکترین 6 فیلمی 2021 پێویستە ئاگاداری بن. فیلمی The Conjuring The Devil Made Me Do It ئەو فیلمە بە Conjuring 3 دەناسرێت. تاوکەری چیرۆکە لە ڕاستی وەرگیراوەکەی هەردوو لێکۆڵەر ئێد و لۆرینە و دەبێتە 8ەم فیلم لە زنجیرە فیلمەکانی جیهانی Conjuring. ئەم جارە چیرۆک ڕووداوێک دەژێڕێتەوە لەسەر پیاوێک لە ساڵی 1970 بەڕاستی کەسێکی کوشتووە بەڵام لە دادگا دەڵێ من نەم کردووە شەیتانە و کاری پێکردم. لە دادگاش گاڵتەیان بۆ قسە دێ و 20 ساڵ سزای زیندانی کردنی بەسەردەسەپێنن. بەڵام دوای ئاشکرابوون ڕووداوەکان دادگا تەنیا 5 ساڵ ئەو پیاوە زیندانی دەکات. لەو فیلمە باس دەکرێت چۆن شەیتان ئەو کارەی بۆ پیاوە کردو و تارمایەکان چۆن چوونەتە ناو لاشەی و بنجوێی بە شێوەیەکی تۆقێنەر و ترسناک ئەو کارەیان پێ کردووە. فیلمەکە لە مانجی 6 2021 نمایشی سینەماکان دەکرێت و خۆتانی بۆ ئامادە بکەن. فیلمی کاندیمان یان پیاوی شیرینی یەکێ دەبێت لەو فیلمانهێنەوەیەکی تازەی جیهان ئاشنای چیرۆکێکی کۆنی کلاسیکی سینەما دەبن. بەشی یەکەمی ئەو فیلمە لە 1992 بڵاو کرایەوە. ئەمە بەشی دووەمی دەبێت. فیلمێکی تۆقێنەرە. چیرۆکەکەشی باسی ئەهریمەنێک یاخود دڕندەیەکی تۆقێنەر دەکات. گەر 5 جار ناوی بهێنی لە بەرامبەر ئاوێنەیەک بڵێ کاندیمان بەڵام 5 جار ئیدی دێو دەتکوژێ. بۆچی خەڵکی ناویشی دەهێنن چونکە باوەڕیان بۆ چیرۆکەنی و بەگاڵتە ناوی دێنن. شتی ترسناک ڕوودەدا. یەحیا عەبدولمەتینی دووەم ڕۆڵی پاڵەوانی فیلمەکە دەجێڕێ و بڕیارە لە مانجی 8 2021 نمایشی سینەماکان بکرێت. فیلمی A Quiet Place Part 2 دوای ئەوەی بەشی یەکەمی بێچە لە سەرکەوتوترین و تۆقێنەرترین و تونترین فیلمەکانی 2018 دادەندرێ هەواداران چاوەڕوانی بەشی دووەمن. ئەمجارە لە بەشی دووەم باسی پێش ڕووداوەکانی بەشی یەکەم دەکا و باسی دوای ڕووداوەکانی بەشی یەکەمیش دەکا. واتە ئەندێ زانیاریمان دەست دەکەوێت لەسەرەوەی چۆن جیهان تووشی ئەو دڕندانە بوون کە تەنیا بە دەنگ هەستیارە نابێ هیچ دەنگێک لێوە بێ گەرنا دێنە سەر تون دەتبن. ئیمێڵی بڵند بەشدارە و ئەستێرەی زنجیرەی پیکی بلایندرز کیلیان مەرفیش لەو فیلمە بەشدارە لە مانجی 4 2021 بڵاو دەکرێتەوە. فیلمی سپایرال لە کتێبی فیلمەکانی سۆ. لە دوای فیلمی جێکسۆ هەواداران داوای بەشێکی نوێی فیلمی سۆ دەکەن. ئەو فیلمی پیاوێک و حاکمێکی دڕندە بڕیاری ژیان بە پەککەوتەیی یانیش مردن دەداتە دەستی هەندێک کەسی تاوانبار دەبێ ئازارەکەی بچێژن. ئەمجارە لە فیلمی سپایرال لە کتێبی سۆ وەرگیراوە چیرۆکێکی نوێ لە ناو دنیای سۆ دەجێڕێتەوە. کریس ڕۆک پاڵەوانە. ئەکتەری بەناوبانگ ساموێل ئێل جاکسن لە فیلمەکە بەشدارە. بڕیارە لە مانجی 5 2021 بڵاو بکرێتەوە. فیلمی Don't Breathe 2 فیلمەکەی 2016 Don't Breathe هەمووانی سەرسام کرد کاتێک کچێکی شۆخ و شەنگ دەیەوێت دزی لە ماڵی پیرە پیاوێکی نابینا بکە. بەڵام ئەو پیاوە کەسێکی ئاسایی نییە. ڕاستە نابینایە بەڵام هەموو شتێک دەبینێ. هەوڵی ڕاونانی ئەو کچەدەدا. فیلمێکی ترسناکە هەناسە برد دەکە. بەشی دووەمیشی بڕیار ئەم ساڵ بڵاو بکرێتەوە. چیرۆکەکەشی باسی ئەو پیاوە دەکە گرنگی بە کچێکی دیکە دەدا لە ناو کابینەیەکی دارستان تا ئەو کاتەی خەڵکی ڕاستەقینەی ئەو کچە دێن و دەیانەوێ بیدۆزنەوە کە پیاوێک لێی دزیون. بڕیارە Don't Breathe 2 لە مانجی 8 2021 بڵاو بکرێتەوە. فیلمی Paranormal Activity 7 بەشی هەفتەمی یەکێ لە فیلمە هەرە ترسناکەکان و ڕەسەنەکان Paranormal Activity-ە ئەمساڵ لە سینەماکان نمایش دەکرێت. بەڵام تا ئێستا ترێلەری فەرمیمان نەبینیوان. تا ئێستا نازانین چیرۆکەکەی لەسەر چی دەبێت. بەڵام دەزانین کەوا بەشێک لە ستافی ڕەسەنەکەی دەگەڕێنەوە. گەر ستافە ڕەسەنەکەش بگەڕێنەوە واتە فیلمێکی دیکەی چیرۆکی نەبیستراوی ئەو کچ و منداڵە دەزانین کە ناو دارستانەکان لە ناو خانووەکەدا چی ڕوویدا. چۆن ئەو کارە شەیتانیە بەرامبەر بە خەڵکی دەکەن. پێشبینی دەکەین لەو فیلمە زیاتر پەیوەندی نێوان هەر فیلمەکە نیشان بدرێت تا ئێستا نازانین کەی نمایش دەکرێت پێشبینی کۆتایی ساڵ بکەن. ئەمانە 6 دانە فیلمی ترسناکی 2021 چاوەڕوانی کامن لە کۆمنتی ئەو ڤیدیۆ بۆ چوونی خۆتان بنووسن.